ئەم پەرلەمانە بەو دیزاینەشەوە ناتوانێت تەنانەت کۆبوونەوەیەکی ئاسایی خۆی بەڕێوە بەرێ، دەستەیەکی سەرۆکایەتی هەرێمی هەبێ، تەنانەت ئەو 1,200,000ش دەنگیان داوە بە لایەنەکانی دەسەڵات بەو ڕێگەی کە باسمان کرد بە ڕێگەی دیزاینێک کە هەموو خەڵکی کوردستان شایەتن، نەتوان تەمسیلی ئەوانەشکەن چ جای ئەوەی تەمسیل و نوێنەرایەتی خەڵکی کوردستان و هەرێمی کوردستان. لەم ڕوانگەیەوە ئێمە ڕۆژی یەکشەممە 4/5/2025 چوینە دادگای فیدراڵی، لەوێ سکاڵایەکمان داوایەکمان تۆمار کردووە لەسەر پەرلەمانی کوردستان. لەو دادگایە ئێمە سکاڵامان تۆمار کردووە، داوامان تۆمار کردووە و داوامان کردووە دادگا 3 بڕیار بدا دەرحەق بەم دۆخەی کە لە کوردستانی تێکەوتووە. یەکەم پەرلەمانی کوردستان هەڵوەشێنێتەوە، واتە ئەنجامی ئەو هەڵبژاردنەی لە 20/10/2024 بەڕێوە چوو هەڵوەشێنێتەوە. دوام کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان ڕاستپێرێ بۆی هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان لە بەرواری هەڵبژاردننی ئەنجومەی نوێنەرانی عێراقا بەڕێوە بچێ. بۆ یەکێک لە داواکان داوامان کردووە ئەو موچەی پەرلەمانتارانی بەڕێز وەریان گرتووە لە 97 پەرلەمانتار کە سوێندی یاساییان خواردووە لە 5 مانگی ڕابردووە لیان وەربگیرێتەوە. بەڕێزان، ئەگەر دوای 45 ڕۆژ پەرلەمانی کوردستان کارا نەبوو بە جۆرێک کە بتوانێت ئەو ئەرکانەی خەڵک لە پێناویە دەنگیاوە کە یاسا دەرکردنە، کە چاودێریکردنی حکوومەتە، کە پەسەندکردنی یاسای بودجێ، ئەگەر ئەمانەی جێبەجێ نەکرد، ئەوە سەرۆکی هەرێم بە فەرمانێکی هەرێمی پەرلەمان یا ئەنجامی هەڵبژاردنەکان هەڵەوەشێنێتەوە دوای ئەو 45 ڕۆژە وە کۆمسیۆن ڕاستپێرێ بۆ هەڵبژاردنێکی نوێ، بۆ بەڕێوەبردنی هەڵبژاردنێکی نوێ. ئەم دۆخەی کە ئێستای پەرلەمانی کوردستانی تایە پێچەوانەی ئەو مادە یاسایەیە کە لە یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستانە هەیە. پەرلەمان موڵکی خەڵکە، هەر خەڵکی ژەتوانێت کاتێ ناڕازی بێ 100 پەرلەمان هەڵوەشێنێتەوە. پەرلەمان و حکوومەتی قیمەتی چییە ئەگەر خەڵک برسی بێ؟ پەرلەمان و حکوومەتی قیمەتی چییە ئەگەر 100 ملیۆن بەرمیل نەوت بفرۆشی لە ساڵێکە 1 دیناری بۆ داهاتی گشتی نەبێ؟ پەرلەمان و حکوومەت قیمەتی چییە کە کار بە یاسا نەکەی، کار بە دەستور نەکەی، کە نەبیتە نوێنەری خوێنی شەهیدان، کە نەبیتە تعبیر لە ئیرادەی خەڵکی کوردستان نەکەی؟ هەموو شتێک لە بەردەم ئیرادەی خەڵکی کوردستانە هیچە. ئیرادەی خەڵکی کوردستان، بەرژەوەندی خەڵکی کوردستان، خۆشگوزەرانی خەڵکی کوردستان لەسەر و هەموو شتێکەوەیە. بۆیە کاتێک پەرلەمان پێگێت بەپێی یاسا پێگێت، بەپێی دەستور پێگێت، کاتێک حکوومەت پێگێت بەپێی یاسا و بەپێی دەستورە، نەک بەپێی حەزولایەنێک. ئێمە کە ئەم سکاڵایەمان تۆمار کردووە بەپێی دەستور، بەپێی یاسا، بەپێی یاسایە کە لە زۆرینەی تەنانەت پەرلەمانی هەرێمی کوردستانەوە هەڵبژێراوە. خۆ ئەو پەڕێوی ناوخۆ کۆمەڵی دادگەری کوردستان لە پەرلەمانی کوردستان دەری نەکردووە کە ئەڵێ لە بڕگەی لە مادەی 11 ئەڵێ بێ لە کۆبوونەوەی یەکەم دەستەی سەرۆکایەتی هەڵبژێرێ. ئێوە زۆرینەی پەرلەمانیەکەی پارتی وەکێتی دەنگی پیاوە. خۆ یاسای یەکەمی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئێوە گەر بیرتان بێ لە ساڵی 92 هاتن پەرچێکیان خستە بەردەم ئێمەی ئیسلامی کە ئەو کاتە لیستی ئیسلامیمان هەبوو، وتیانە بێ لە ساحەوت بێنن، بەو هەموو تەزویرەش کردیان ڕێگەیان نەدا بچینە پەرلەمان. خۆیان پارتی وەکێتی یاساکەیان دەرکردووە لە پەرلەمانەوە ئەڵێ بێ لە کۆبوونەوەی یەکەمە دەستەی سەرۆکایەتی هەڵبژێرێ. خۆیان پێشێلی ئەم مادە یاسایی و دەستوریانەکەن.